بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. کاریگەریە خراپەکانی قسەهێنان و بردن تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێ. قسەهێنان و قسەبردن یا دووزمانی واتە ئاڵ و گۆڕ و گواستنەوەی قسەی دوو کەسی دۆست یا نەیار بە یەکتر لەلایەن کەسی سێمەوە بە ئامانجێکی دنیایی بێ یا هەر خودی خۆی ئەو سیفەتەی تیابێ. دووڕوویی و نەمیمە و قسەهێنان و بردن لە نێوان موسڵمانان و تاکەکانی کۆمەڵگەدا هێندە کردەوەیەکی کاریگەر و بەدە سەردەکێشێ بۆ تەفرەقە و پەرتەوازەکردنی هێز و وزە و خێزانی موسڵمانان کە ئەمەش ڕوویدا پاشان تێپەڕ دەبێت بۆ حەسادەت و بەخیلی و ڕژدی و چاوگرشکردن لە یەکتر و پاشتریش بۆ غەیبەت و بوهتان هەڵبەستن. هۆکاری سەرەکیش بۆ ئەم کردەوە بە دوو ناشرینە تەنها و تەنها زمانە. ئەم کردەوە ناشرینە هێندە کاریگەرە لەسەر هەست و دەرونی موسڵمانان و تێکدانی شیرازەی خێزان و هەڵوەشاندنەوەی کۆمەڵگەی موسڵماناندا. پێغەمبەری خوددا صلی الله علیه و سلم زۆر بە شێوەیەکی پڕمەترسی موسڵمانانی ئاگادار کردوتەوە و دوورەپەرێزی لێ بکەن. بە جۆرێک دەفەرمێن ناچێتە بەهەشت ئەو کەسەی دووزمانی بکە و قسە بهێنێت و قسە بکە. یا لە چەندین فەرموودەی تردا سزای دۆزەخی بۆ ئەنجامدرانی ئەم کرداوەیە دیاری کردووە. زانایانی ئیسلامیش لەو بڕوایەدان کە نەمیمە کەسی قسەهێنەروبەر حکم و سزای لە کەسی ساحیر و جادوگەر زیاترە. دەپرسین دووزمانی و قسەهێنان و بردن چییە و بە چ شتێک دەگوترێ؟ حکمی شەرعی ئەم کردەوە ناشرینە چییە؟ ئەو هۆکارانەی وا لە مرۆڤ دەکا ببێتە کەسێکی دووزمان و قسەهێنەر چین؟ ئاسەوارەکانی قسەهێنان و بردن لەسەر خێزان و کۆمەڵگە چییە؟ بەڕێزان بە وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری بانگخوازی ئیسلامی زۆر بەڕێز مامۆستا وریا تایر زەڵمیم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواست. وەک لە پێشەکێکە ئاماژەمان پێکرد کە نەمیمە و دووزمانی و قسەهێنان و بردن یەکێکە لە ئافاتەکان یان بەڵاکانی زمان کە مرۆڤ ئەو کردەوەی پێنجامەدا. سەرتا پێم خۆشە پێشەوەی بچینە لای تعریف و پێناسەی نەمیمە و دووزمانی باسێکی زمان بکەین یان بۆچی زمان ئەبێتە هۆکار و وەسیلەیەوەی کە مرۆڤ دووزمانی و قسەهێنان و قسەبردنی پێنجامدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين وبه نستعين. سرتا سپاس دەستخۆشی بۆ جەنابتان بۆ ئەم دەرفەتە. ئەڵبەت ئەو نیعمەتانین کە خوای پەروەردگار بە مرۆڤی بەخشیوە زۆرن. پێویستە ئینسانی موسڵمان و ئیماندار بە جیاواز لە خەڵکی تر بزانێت چۆن شکر و سپاسی ئەو نیعمەتانە بکە. بۆ نمونە کە خوای پەروەردگار علم و زانست و زانیاری بەخشیوە بە کەسێک شکری ئەو نیعمەتە نەشرکردن و بڵاوکردنەوە و گەیاندنی ئەو نیعمەتە ئەو علمەیە. بە هەمان شێوە ماڵ و سەروەت و سامان کە خوای گەورەی بەخشیوە بە کەسێک شکری ئەو نیعمەتەش بریتێت لە بەخشینی ئەو ماڵە. بۆیە یەکێک لە نیعمەتەکان کە خوای پەروەردگار بە ئینسانی بەخشیوە زمانە. ئەم زمانە ئەگەر ئێمە بە باری باشە بەشتی چاک سەرقاڵی نەکەین، ئەستەغفر الله، سبحان الله، تەسبیحاتی خوا، قورئان خوێندن، دیراسەکردنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام، چاکردنی نێوانی خەڵکی، قسەی خێر و چاک بۆ خەڵک. ئەبەمانە سەرقاڵی نەکەین، خۆی سەرقاڵەوێ بە شتە ناپەسەندەکانەوە وەکو غەیبەت و درۆ و بوهتان و نەمیمە و ئەو شتانە کە ناپەسەند و ناقۆڵن. بێگومان زۆر نەوایەتانین کە خوای سبحانه وتعالى وەکو بیرخستنەوە وەکو شێوازێک لە هەڕەشە ئاگادارمان نەکاتەوە کە ئێمە هەمیشە لە قسە و گفتارەکانمان وریابین. خوای سبحانه وتعالى فەرمێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. تەنها لەفظێک وشەیەک کەلیمەیەک لە زمانی ئینسان بێتە دەرەوە لەسەری حسابەکرێ. چ چاک بێ چ خراپ بێ، ئەو دوو فریشتەی لەسەر شانی ئینسانە، ئەوەی چاک بێ چاکە نووسێ و تۆماریەکە و ئەمێنێتەوە، ئەوش خراپ بێ بە هەمان شێوە. فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى.
هیچ شتێکون نابێ و هەمووشی ئەبینینەوە لە قیامەتە. بۆیە خوای پروەردگار لە یەکی ئاەتەکانی ترا فەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. زۆر قسەکردنی ئینسانەکان زمان بەکارهێنان إلا بۆ سێ شت نەبێ خوای پروەردگار فەرمێ ئیسفادەی لێ ناکەن، زۆر خراپە، چاکەی لێ نابینن. ئەویش ئەوەیە فەرمانکردن بە کەسێکە ماڵ ببەخشێ، چاکە بکە و کاروکردەوەی چاکە ئەنجام بدا و هەروەها ئەم زمانە بە شێوازێک بێتە مایی سڵح و ئاشتەوایی نێوان دوو کەس، دوو خێزان، دوو بنەماڵە، دوو عەشرەت و هەروەها. و دیارە لە شوێنی تریشا فەرمێ خوای پروەردگار إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. چاو، گوێ، زمان، دڵ، ئەمانە هەموو ئینسان لەسەریان مەسئولە هەر شتێک ئەنجام بدا. بۆیە بێ بۆ دیابین بزانین چۆن قسە بکەین. کاتێککە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ یەکەن چاکترینی مسلمان کێیە؟ پێناسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ مسلمان ئەوەیە المسلم من سلم المسلمون من لسانه ويده. ئەمە پێناسەیەکی ڕاست و دروستی ئینسانی مسلمانە، ئەوەی کە هەر مسلمانێک لە دەست و زمانی پارێزراو بن ئەو بەڕاستی مسلمانێکی تەواوە. لە شوێنی ترا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئینسانی مسلمان و ئیماندار ئەوەی کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێ یان قسە ناکە یان بێدەنی هەڵەبژێرە یان قسەی خێر و چاکە ئەکا. کاتێککە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیاری لێ یەکەن زۆرترینی ئەوانەی کە ئەچنە ناو بەهەشتەوە، زۆرترینی ئەوانەی کە چنە ناو دۆزەخەوە چین؟ ئەوانەی کە زۆرترینی خەڵک گەڕاتە ناو بەهەشتەوە هۆکارەکەی ئەوەیە تەقوى الله وحسن الخلق، پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار، ترسان لەخوا، شەرمکردن لەخوا، تەقوای خوای پەروەردگار و ئەخلاق و ڕەوشت و ئاکاری جوان لەگەڵ خەڵکی خوا. بەڵێ مامۆستا ئەمە زانیمان کە زمان کۆمەڵێک ئەرکی هەیە، کۆمەڵێک تاوان، ئەنی پێمان وایە لە سەتانەوەدی گوناهی مسلمان لە ڕێی زمانەوە لە شرک و کوفر و غەیبەت و بۆهتان و دووزمانی کە تەوەری ئەمڕۆی بەرنامەیە ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی زمان. ئێمە پێمان خۆشە سەرەتا تعریفێک یا پێناسەیەکی نەمیمە دوو زمانی و قسەیەنان و بردن بزانین و بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بەرهەڵستی و ڕێگری لەم کردەوە ناشری نەکردووە. پێشەوە بچمە سەر پێناسەکە قەولێکی ئیمامی غەزالی هەیە ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمێ أعظم آلة الشيطان في إغواء الإنسان اللسان. باشترین شتێک کە شەیطان دەستی پێوە بگرێ بۆ فریودان و لە خشتەبردننی ئینسان لە ڕێی زمانەوەیە. وەکو عەرزم کردن ئەم زمانە ئەگەر بە چاکە بەکاری نێنی خۆی سەرقەڵەیە بە خراپە. نەمیمە دیارێکێکە لەو تاوانانەی لەو شتانەی کە بەداخەوە لە ناو هەموو مجتەمع و کۆمەڵگەکانە بەردەوام هەیە و ئەتوانم بڵێم وەکو پێویستیش ئاوڕێ لێ نادرێتەوە، بیر کراوە، بریتە لە نەقڵکردنی قسەی کەسێک بۆ کەسێکی تر یان بنەماڵەیەک بۆ بنەماڵەیەکی تر. ئەمە بەقەسد و بە ئامانجی خراپە و تاوان و دروستکردنی بغز و عەداوەت و لابردنی مەحەبەت و خۆشەویستی ئەمە یەکێکە لە واتەکان. یەکێکە لە واتەکان ئەوەیە یەکی العولەمانە فەرمێ نەمیمە بریتە لە چی؟ رەفع المەوەدە، خۆشەویستی نایەڵێ، وتجدد العداوة، دشمنایەتی تازە ئەکاتەوە، وتبدد الجماعة، ڕێکخرا و کۆمەڵ و جەماعەتیش هەڵەوەشێنێ. ئەوەندە کردەوەیەکی ناپەسەند و نەشیا و دەردێکی کوشندەیە. وتهیج الحقد، حقدیش ئەچێنێ لە ناو دڵەکانە بەهۆی چیەوە؟ بەهۆی نەمیمەوە، بەهۆی قسەێنان و قسەبردنەوە. وتفشي الأسرار، هەرچینی هێنی ئاشکرا بێ. یەکێکتر لە عولەمانە فەرمێ تهدي إلى القلوب البغضاء. ئەم نەمیمەیە هەمیشە دڵە بغزاویەکان دروستەکە، ئەو دڵانەی کە حەسەد و بغز و قینیان تیا چەکەرایەکە وامێنێتەوە. و هەروەها ئەفەرمێ ومن نقل إليك فقد نقل عنك. هەر کەسێ قسەیتەوە بۆ من بێنێ بەتەکید منیش بۆ تۆ هێنێ. هەر کەسێ غیبەتی من کە لای تۆ بەتەکید غیبەت تۆش لای من ئەکا. و ئەوەش کە خەریکی قسەهێنان و قسەبردنە لەگەڵ منە خیانەت دەکا، لەگەڵ تۆشە درۆ ئەکا. بۆیە ئیبن کەسیر ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەوەی کە ئەو نەمام ئەو کەسی کە قسەهێنەر و قسەبردندا ئەوەی کە قسە بە قسەهێنێ ئەفەرمێ يفسد في ساعة ما لا يفسد الساحر في شهر. ئەفەرمێن لە چەند ساتێکدا لە سەعاتێکدا ئەوەی ئەو ئەنجامیەدا بۆ تێکدان شیرازەی کۆمەڵایەتی، بۆ نەهێشتنی شیرازەی کۆمەڵایەتی، ئەوەی کە ساحر و جادوگەرە بە یەک مانگۆی ناکرێ. یەک سەعات قسەهێنان و قسەبردن ئەبێتە مایەی هەڵۆشاندنی کۆمەڵگایە. بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆی ئەفەرمێ ئایا پێتان بڵێن باشترین ئێوە کێیە؟ قالوا بلى يا رسول الله، وتيان بلى پیغمبري فرمي الذين اذا رؤوا
ذكر الله هر كسيكتان بيني بهويوا ذكر يادي خواتان بيركوتوا أو باشتريني إيويا وهروها فرمي ألا أخبركم بشراركم وآية بيتان بلهم خرابتليني عباد بندكاني خواتشين فرميان بل يا رسول الله فرمي المشاؤون بالنميمة والمفسدون بين الأحبة أواني كقصة هي النقصة أبن أواني كمحبة وخوشويستي هلا قرن خرابو تاوان أتشينن أمانا كومالك بيناسبون بو نميمة ليك فرما يشتتي بيغمبري خواه عليه الصلاة والسلام إشارة بيه كم كأوي جوية بيغمبري خواه فرمي كاتك إسراء ومعراج وشورة يبرزبونوا كحديث كش إمام أبو داود الرواية الكردوة أفرمي لما عرج بي مررت بقوم أفرمي كاتك شورة يمكدوا برزبوا موا قوم يكن بيني قال يكن بيني نتوى يكن بيني لهم أظفار من نحاس يخمشون وجوههم وصدورهم أفرمي نينوكيان لمسبو لآسنبو نينوكي درير بردوام دمو چاوي خويانا هنا يا اخواروا ناوستي خويانا عندر هنا الله يسلم سرماوت من فقلت من هؤلاء يا جبريل أمانة أي جبريل أي فرموي الذين يأكلون لحوم الناس ويقعون في أعراضهم أوانك بردوام گۆشتی خەڵکی خۆن گۆشت خواردن چییە کەخوای پەروەردگار لە باسی غیبەتە ئەفەرمی گۆشتی براکەتان بە مردویی بخۆن باشتر وەک لەوەی کە غیبەتی ئەکەن و بە دوای ناموس و بە دوای کەموکوڕیەکان و بە دوای نوقسانیەکان ئابگەڕێن ئەمانە کۆمەڵێک پێناسە مامۆستا وەک ئەو سزا و تۆڵە خوایانەی کە جەناب لە فەرمودەکانی پێغەمبەری خوا باست کرد ینی پێغەمبەری خوا ساسم زۆر بە شێوەیەکی تند بەرهەڵستی مسلمانانی کردووە کە دوو زمانی و قسە هێنەر و قسە بەر نەبن لە نێوان خۆیانە بەڵام بۆچی تا ئێستا ئەم کردەوە ناشرینە بۆ نمونە ئێستا گە بە مسلمانێ بڵێ تووشی فێری سیحرکردن ببەل زۆر بەلایە قورس و حتا عەڵێ کوفرە بەڵام لە قسەی زانایان وایە کە بۆ نمونە ئەم نەمیمە و قسەیانانە بدنە لە سیحر خراپترە بەڵام بۆچی ئەم کردەوەی هێشتا لە نێو کۆمەڵگەی مسلمانانە بن بڕ نەکراوە لە ڕاستیە ئەتوانم بڵێم مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی بانخوازەکان وەکو پێویست هەوڕیان بەلایان نەداوەتەوە چ بەلای قسەهێنان و قسەبردن چ بە غەیبەت چ بە درۆ چ بە بوهتان ئەمانە کە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان ئەمانە خێزان هەڵەوەشێن ئەمانە کۆمەڵگا هەڵەوەشێن من لێرەوە لەم منبەری ئێوەوە یعنی ڕۆکەمە زانایانی ئاینی ڕۆکەمە بانخوازەکان بەڕاستی حەقی خۆیەتی ئەمانە کە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان زۆر جەختی لێ بکەنەوە بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئاەتەکانی قورئانی پیرۆز بۆ ئەوەی کە ئەوانەی کە هەڕەشە ئامێزن بۆ نمونە پێغەمبەری خوا لە یەکێک لە فەرمایشتەکانیان کە عەبدوڵای کوڕی عەباس بمانە گێڕێتەوە فەرمووی پێغەمبەری خوا بەلای دوو قەبردار ڕۆشت فەرمووی إنهما ليعذباني وما يعذباني في كبير بلا إنه كبير فرمي پیغمبری خوا ام دو قبره سزا ادرين بۆی عذابێکی گەورەوە عذابێکیشیان زۆر گەورە دوای فەرمووی بەڵێ عذابەکەشیان کردەوەکەشیان گەورەیە ئەمما أحدهما فكان يمشي بالنميمة یەکەمیان ئەوەیە کە بەردەوام خەریک بووە قسەی هێناوە قسەی بردووە بینی خەڵکی تێکدا وەکو عەردم کرد لە سەرەتاوە بەمبەستی تێکدان و دروستکردنی بغض و حەسەد و قین و ڕقەبەرایەتی و نێشتنی محەبەت و خۆشەویستی اینجا فەرمێ وأما الآخر دووەمیشیان فكان لا يستتر من البول للرواية دي أفرمي لا يستبرئ من البول متفق عليه كإمام بخاري ومسلم روايتيان كدوا أو كسيك شرع شرمي بريوة لكاتي تارد قرتن بي يعني شون سر أو بي ألو كاتنا خوينا بارزي وي باقنا كاتوا رغم برجي ميزي بركوت بي أما كإيما زور حسابي بوناكين بلام لا يخوا زور قوريا بيتا يشك اللي هو كاركاني سزاداني إنسان لقبره بويا براسي من أتوانم بلهم أما دردجي وكشندي لبير كراوة هو كاركشي أوي وكل بيويز بيري لنا كراوة أسايش بوتو لنا وخلقا أو هدفك أوي بله ما وصا بابزاني صفتكاني أم كردوا بدايام صفتكاني كسين نمام وكوله تشين أو صفتاني كلو كسداه صفتكان أقل من بقرينه بالقرآن خواه سبحانه وتعالى القرآن بيروزا على سورة قلم لسيت شوار آياتي كرتا هش صفات يعني باسكا بله هي أو كسانة كان نمام كخريج قسينان وقصبرنو صفاتي لو جورشيان هي أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أم صفاتانا كلم سيشوار آيات بشوكا كخواي سبحانه وتعالى بس يعني كيفهم يعني حلاف يعني ويش كزور سوين دخوا
جاری وایە سوێندەکەی بەڕاست جاری وایە بەهەڵەیە جاری وایە زمانی ڕاهاتووە بەردەوام خەریکی سوێند خواردنە عولەمایانە فەرمون کەسێک کە بەردەوام خەریکی سوێند خواردن بوو ئیتر لە کڕین و فرۆشتنایە لە قسەی احتیادیایە لە مەجلیسەکانایە ئەفەرمێ ئەم ئینسانە وای لێ دێ بە درۆزن کەوێتە بەرچاوی خەڵک وای لێ دێ کە خەڵکیش باوەڕی پێ ناکەن کە ئەم خەڵکی باوەڕ سیقەیان نامێنە لە خەڵکی مصداقیت لە دەست ئەدا ئەمەیەکێک لەوانە مەهین ولا تطع كل حلاف مهين مهين چییە مهین ئەوەیە کە ئینسان خۆی حرمەتی نفسی خۆی ناگرێ خۆی حرمەتی خۆی ناگرێ و ئەوەش ئەبێتە هۆکاری وەی کە خەڵکیش حرمەت بۆ قسەکانی دانەنێن هەر کاتێک کە بەردەوام قسەکە وەکو شێوازێک کەوتبێتە بەرچاوی خەڵکەوە بە سوک تەماشایەکەن مەهین هەر خۆی بە شتێکی سوک و ئەوە تەماشاکرێ یەکێک لەو سفاتەکان هەماس گەڕان بە دوای عیب و نوقسانەکانی خەڵکیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام هەر ئینسانێک بە دوای عیب و ناتەواویەکانی ئینسانی ترا بگەڕێ بە دوایە بگەڕێ خوای پەروەردگار فەسحیەکە ئەگەر لە ماڵەکەی خۆشییا بێ یعنی ئەگەر ئینسان کە حسابی بۆ ناکە تۆ بەردەوام بە دوای نوقسانیەکانی عیب و ناتەواویەکانی براکەی خۆتان کەسێکی خۆتە کە ئەمەش چی واد لێەکە جاری وایە حەسەدە بغزە جاری وایە شتێکی کۆمەڵایەتیە شتێکی بچوو کە تۆ حسابی بۆ ناکەی بەڵام لەولاوە ئەم هەمازە بە دوای گەڕان بە دوای عیب و نوقسانیەکانە ئەوەش وای لێ دێ کە بەردەوام چ بە حاضر بێ چ بە غیاب بێ ئەوەش یەکێکە لە صفاتەکان صفاتێکی تر مشائم بنميم كأصل بابتك إما أويا يمشي بين الناس بما يفسد قلوبهم ويقطع صلاتهم ويذهب بمودتهم أفرمي قصيهنان وقصبلين لنيو خلقيا بما بستي آلوس كردن وخراب كردني نيوان خلقي وبتشراندني أو صليك لنيو خلقها هيا جاري واهيا بوي يقصوا بوي قصي كسيكوا كسيك باوكو داكي نادويني کەسێک لەگەڵ خێزانیا جیابێتەوە کەسێک مەسەلەن لەگەڵ دراوسەکەیە چەند ساڵ قسە ناکەن جاری وای ئەمە سەرکێشە بۆ گەورەتر ئەمە ئەگەر لە شریعەتی ئیسلام ئەگەر حرام بە حرام دانراوێت لەبین دوو کەسە ئەگەر لەبین دوو عەشرەتا بێت لەبین دوو بنەماڵەمە لەبین دوو شارە لەبین دوو وڵاتە لەبین دوو حیزب و دوو لایەنی گەورە ئەمە وردە سەرکێشە بۆ ئەوی خوێندڕشتن بۆ ئەوی کە بەهۆیەوە بەدەیان و بە مەلاین دۆلار و دینار لە پێناویەوە سەرفەکرێ بەڵێ مامەسا ئەم قسە هێنان و قسە بردنەیە بۆ جۆری قسەکە تەنها قسەیەکی خراپە یان بۆ منە قسەی چاکی ژەگرێتەوە ئەگە بۆ ئەم دوو کەسە دوژمنی یەک بن تەنان ئەگە بە قسەی چاکیش بەری بۆ یەکتر هەر وەکۆڵی ناکۆکییان زیادە بێ خۆی ئایا تەنها مەبەستەکەەوەی قسەکە خراپ بێ یان باشیش بێ هەرە بێتە قسە هێنەر و قسە خراپ بێ و نیەتی خراپیشی لە پەناها بێ بەڵێ قسەکە خراپ بێ نیەتی خراپ چییە بە مەبەستی ئەوەیە کە بغز و قین لەناو خەڵکا دروستکە حەسادەت دروستکە عەداوەت دروستکە مەحەبەت نێرە لەناو خەڵکا ئەگەر کەسێک بیەوێ بين دوك تيكتشوا وكل آيات كشاي شران فيك لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس أما هيجي رجاء هيجي شيء ثاني غير كثير بو شاكدني نيواني خلقي قصبك جاري واشي غير من نيواني دوبرا دوكس دوبنا مالا حتى جنوميردك ئەگەر بە پێچوانەی ئەوە شەوەکە لەگەڵ درۆیە بکەی بۆەوەی بەجۆرێک بۆی کە بەیەکیان بگەێنمەوە ئەمە هیچ هینێکیتیانە خلافێکیتیانە حتا لە شەڕ کەساکانیشە ئەگەر بۆ بەرزکردنەوەی ورە و معنەوێتی ئەو سپایی ئەو جێشەی کە لەوەیە شتێک بڵێ پێچوانەی ڕاستیش بێم بە درۆبەت لە قڵم نادرێت بۆ ڕازیکردنی خێزانی خۆت ئەمانە لە شەرع ئەم سێشتە ڕێگەی پێدراوە کەواتەمان ساو ئاەتە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەوە ئاماژە بەوە کە ئەگەر لە نێوان ئەم دوو کەسە ئەمە قسەی بۆ هێنان قسەی خراپ باوەڕی پێمەکەن کەواتە خوای گەورە بە فاسقە و کەسەشی ناودێر کردووە خوای پەروەردگارە فەرمێ ئێوە تبیان بکەن تبیان واتە ڕوونی بکەنەوە بچنە بنج و بناوان و بەناغی ئەو شتەوە اینجا بڕیار بدەن اینجا ئەگەرنەوە قەولێک هەیە گوایە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەگەر کەسێک هات بۆلات چاوی بەدەستیەوە بوو چاوێکی وتی فڵان کەس چاوێکی دەرکردوم ئەفەرمێ ڕاستەخۆ باوەڕی پێ مەکە چی ئەڵێ ئەم هەردوو چاوی ئەوی دەرنێناوە ڕاستە یعنی حکومدان هەروە ئاسایی نییە لەبەرەوە ئینسانە بێ ئینسانی موسڵمانە بێ بەڕاستی زۆر وریا بێ ئاگاداری ئەوە بێ چونکە قسە هێنان و قسە بردن وەکو عەردمکردن ئەبێتە مای هەڵەوەشاندنی خێزان هەڵەوەشاندنی کۆمەڵگا دروستکردنی بغز و قین و حەسەد و کە ئەمانەش کۆمەڵگا بەرەو هەڵدێر و بەرەو تیاچوون و بەرەو ئەوە بنکایەتی شیرازی خێزانەکان و ئینسانەکان ئەپچڕێ بۆیە مامەسا جیاوازی نێوان قسە هێنان و قسە بردن لەگەڵ غەیبەت و بۆختانکردن چیە ئێمە وەگەزانین بۆ منە لە غەیبەت تا سێ کەس حزوری هەیە قسەکەر و قسە بۆکرا و قسە لەسەرکراو بەڵام قسە لەسەرکراو لەم نێوانە وەکوڵێ غایبە تۆ بە نهێنی غەیبەتی ئەەکەی
لە قسەهێنان قسەبردننی شاهر هەمان قسەکار و قسە بۆ کرا و قسە لەسەرکراو هەیە بەڵام پێ ئەچێ قسەکارەکە لینکی نێوان یان پردی بەیەگەێنەری نێوان ئەم دوو کەسە بێ جیاوازی نێوان ئەم دوو سیفەتە غیبەتکردن و بوختانکردن لەلایەک لەگەڵ قسەهێنان و قسەبردن لەلایەکی تر لە ڕاستیە هەردووکیان هەر خراپن هەر کەبیرن گوناهی کەبیرن و ئەبێ ئینسانی مسلمان زۆر بە وریاییەوە تەعاملیان لەگەڵا بکە جیاوازیەکان ئەوەیە جیاوازی غیبەت لەگەڵ نەمیمە ئەوەیە غیبەت جاری وایە تۆ بە قەسد باسی کەسێک ناکەی بەڵام جاری وا هەیە تۆ بە قەسد باسی ناکەی بەڵام کابرا پێی ناخۆشە کە پێی ناخۆش بێتە غیبەت ئەگەر ئەو شتێک تیا نەبێ ئەوە بێتە بوهتان بەس نەمیمە کە باسی یەکرێ لە سەرتاو کە تعریفیەکرێ بە قەسدە مەبەستەکە بۆ دروستکردنی عەداوەت و بۆ دژمنایەتی و بۆ ئەوەیە کە لەیەکیان داببڕی بۆ لەیەکیان جیا بکەیتەوە بەس غیبەت جیاوازە غیبەت جاری وایە لە من چێکە کە تووبڕ باسی کەسێک پێشەوە خۆی ئینسان حتى بغمر خوا فرمي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان حتى لما تجيك على غيبت كرا إنسان مسلمان إيمان دار أجر تواني بدس برجري جيب كاغني تواني بزمان أجرنا بطل هربي بينا خوش به حتى أجر وشي بون كرابي ما تسكب جيب الله بوي بجداري وغيبة النبي غيبة لقلنا ما فرق كي أويا نمي ما بقصده هدفكش بو شواندني ناو بين دو كسا بين دو خزانه بين دو عشرة بين دو بنماليه بلام غيبت او جاري واه هر كتب بريته بيشو باسي فلان كسيكلي ابيني بين اخوشا او پیغمبر خدا فرمي ذكرك اخاك بما يكره باس كردين براكته بوي بين اخوشا او بيوت غيبت ماوسا پێمان خۆشە بزانین هۆکارەکانی ئەوەی کە پاڵ بەم کەسەوە بنێ بێتە کەسێکی نەمام یا بێتە کەسێکی دووزمان و قسەهێنەر و قسەبەر چین چ شتێوا لەم کەسەکە کە بەم ئەرکەس یان بەم کردەوە ناشرینە لە ڕاستیاوەکو ئیشارەم پێ کرد نەمیمە غیبەت درۆ بۆتان و هاوشێوەکانیان هەموو ئەمانە دەردی کوشندەی ناو کۆمەڵگان و بەداخەوە لەبیر کراون کەمترین باسییان لێوە دەکرێت گەورەترین زەرە و زیانیشان هەیە هۆکاری یەکێک لەوانە نەخۆشی کۆمەڵایەتیە جاریوا هەیە جاریوایە شتێکی بەسیتە لە بینی دوو کەسە وەکو عادمکردن حەسادەتێکە پێی ناخۆشە و ماڵێکی باشیە سیارێکی چاکیە خێزانێکی باشیە شخصێتی هەیە ناو خەڵکە ئەمە وای لەیەکا وردە وردە ئەم نەمیمەیە دروستە بێ حەزەکە بە بچووک تەماشای بکە حەزەکە بچووک کاتەوە ناو خەڵکە یەکێکتر لە هۆکاری دەرونیە ئەم ئینسانە جاری وا هەیە هەر نەفسی ئینسان وەکو خوای پەروەردگار فەرمی ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي ئەم نەفسە ئەگەر تۆ جڵەوی نەگری ئاگار لێ نەبێ خۆی پڕەبێ لە گوناه و هەڵە و تاوان یەکێک دەوانەش ئەو نەمیمەیەکە بە مەبەستی حەسەد و بغض و قین و ئەو شتانە وەکو عەزمکردن زۆرینەی ئەو هۆکارە نەخۆشی کۆمەڵایەتیە وەکو ئیشارەم پێ کرد پێی ناخۆشە کەسێک کە ماڵی هەبێ سەرۆت سامانی هەبێ کوڕی باشی هەبێ مەسەلەن ناوبانگی هەبێ ئەمە وای لەیەکە کە وردە وردە ئەم ئیش لەسەرەوە بکا بە قسەهێنان و قسەبردن بچووکی کاتەوە لای خەڵک ئەو هۆکارەکانیەتی بەڵێ مامۆستا پێم خۆشە بزانم لە ئێستا لە کۆمەلگەی خۆمانە شتێکی تر هەیە پێی دەگوترێت جاسوسیکردن و وەکو لە ڕاپۆرت نووسین لەسەر گەنجێکی موسڵمان یا لەسەر تاکێکی موسڵمان بۆ دەستگایەکی مخابەراتی یا بۆ دەستگایەکی داپڵۆسێنەر ئایا ئەمە ژەرەچێتە چوارچێوەی ئەو دوو زمانی قسەهێنان و بردنەوە یانە و حکمی ئەمە چییە؟ بەتەکید هەر خوای پەروەردگار لە ئاەتی قورئانە بە ئەمرە فەرمێ وەلا تەجەسەسوو ئیتر ئەم وەلا تەجەسەسووە ئەگەر ئێمە بە فراوان بیر لێ بکەینەوە جاسوسیکردن قسەهێنان و قسەبردن عولەمایان لە باسی نەمیمە ئەم ئاەتیان هێناوە قسەی قوڕیکردن جاسوسیکردن لە بین دوو کەسا بێت لە بین دوو وڵاتە بێت لە بین هەموو هەر پێوترێت جاسوسی حکمەکەشیەوە حرامە و بە ئیجماعی عولەما نەمیمە حرامە و جاسوسی حرامە و ئینسان ئەگەر بەهۆیەوە بێوێ خۆی باتە پێشەوە بەهۆیەوە بێوێ خەڵکی تر بشکێنێ خەڵکی تر بچوو کاتەوە ئەمە بە ئیجماعی عولەما بە حرامیان دانەوە بە گوناهی کەبیرە و واجبیشە خاوەنەکەی تەوبە بکە بگەڕێتەوە بۆ لای خوا بەردەوام ئەستەغفیرڵڵاه بکە و پێویستیشە بەو ئاەت و فەرمایشتانەی کە خوای پەروەردگار بە هەڕەشە باسیەکە چ ئاەتەکانی قورئان چ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بیری بخەیتەوە و زەرەر و زیانەکانی نەمیمە و جاسوسی بیر بخەیتەوە کە ئەوە لە عیلاجەکانە باسیەکەی. بەڵێ مامۆستا پێمان خۆشە بزانین حکمی ئەم کردەوە ناشرینە چییە؟ بۆ نمونە
کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستی وابوو کە شاری مەکە ڕزگار بکە یەکێک لە هاوڵە زۆر بەڕێزەکانی حاتەمی کوڕی ئەبی بەلتەعا نامەیەکی بۆ خزم و خوێشی خۆی لە مەکە نات کە نەک بەنیەتێکی خراپیش کە خۆتان بپارێزن وا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەنیازە شاری مەکە ڕزگار بکە لە ڕێی ئافرەتێکەوە ناردی دواتە کە نامەکە گەشتە دەست پێغەمبەری خوا عومەری کوڕی خەتاب فەرمووی ئەی پێغەمبەری خوا ڕێم پێ بدە بابی کوژم پێغەمبەری خوا نەیفەرموو ئەم کردەوەی شایانی کوشتن نییە لەبەرەوە گێڕایەوە نەیکوژن کە یەکێکە لە بەشداربووانی شەڕی بەدر حکمی ئەم کردەوە ناشرینە لە نێو مسلمانانە چییە؟ حکمەکەی وەکو عەرزم کردی ئیجماعی عولەما لەسەرەوەن کە ئەمە حرامە حرامیش ئەوە بە فەرمایشتی خوا و پێغەمبەری خوا بێ ئینسان خۆی لێ دوور بگرێ لێ دوور بکەوێتەوە ئەبێ هەوڵ بدرێ ئەو کەسانی کە نەمیماکەن قسە هێن و قسە ئەبەن زۆر جار وەکو ئەو صفاتانی کە ئیشارەم پێکرد ئەو ئینسانە بەهۆی ئەو صفاتانەوە بە تایبەت هەیە قسەیان قسەبردنەوە لەناو خەڵکە دەرەکەوێت یعنی بڕواتە ئێستا کە ئێستا نابەز ئەو سال لە لادەیەکە لە شوێنێکە کەسێکی ئەوە بووە دیار بوو ئەو کاتەبێ ببغزێنرێ قسەکانی بەڕاست نەکرێ ئەبێ وەکو پێویست تێکەڵی و علاقەی لەگەڵا نەکرێ بۆی بەخۆیان بچێتەوە بۆی عادە نەزەر لە ژیانی خۆی بکات لە کردەوەکانی کا بە تایبەت لە قسەهێنان و قسەبردن بەڵێ مامۆستا ئاسەواری ئەم کردەوە ناشرینە لەسەر کۆمەڵگە ئێمە چۆن کۆمەڵگەیەک بناسینەوە کە ئەم کردەوەی تێدا گەشتۆتە لووتکە یان بۆونە لە نێوان دوو خێزانە ئەم کردەوەی گەشتۆتە لووتکە پێم خۆشە ئاسەواری ئەم کردەوەی سەرەتا لەسەر تاک دوو تاک ئەزانین دوو زمانی لە نێوانیان ناکراوە ئێستا گەشتۆتە ینی ئاسەواری ئەم کردەوەی لەسەر تاک چییە و چۆن چۆنی دەرەکەوێت ئاسەوارەکەی بەڕاستی هەر کاتێک ئەمە تەشەنەی کردم کردەوە نادروست و ناپەسەند و کوشندەیە تەشەنەی کرد لە ناو خەڵکە تاکەکان لەگەڵ یەکا سیقۆمتمانەیان نامێنێ تاکەکان لەگەڵ یەکا هەوڵی بچووکردنەوە و بە کەمسێرکردنی یەکتری ئەدەن و هەروەها ئێستا ئێمەگە تەماشا بکەین وەک ئەوەی کە لە کەناڵ و میدیاکانەوە باسەکرێ ئەو هەموو ڕێژەی تەلاقە کە ساڵ بە ساڵ زۆرترە بێ ئەمە گەر ود دیکەینەوە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو نەمیمە و قسەیەنان و قسەبردنە جاری وا هەیە جاری وا هەیە ژن و مێردێک هیچ کێشە و مشکلەیەکیان نییە بەڵام بەهۆی قسەیەنان و قسەبردنی کەسێکەوە ڕەنگە پێی ناخۆشەکە ئەمە ژیانێکی خۆشیانەیە خۆی ڕەنگە کێشەیەکی هەبێ بەهۆی قسەیەنان و قسەبردنێکەوە لەگەڵ ژنەکە شتێکە کە دوایی لە نمونونەکان ئیشارەی پێەکەین دووسێ نمونە عەرزدانەکەین بۆ بەرچاوڕوونی بینەرانیش ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە شیرازە و شیرازی ناو کۆمەڵگا بچڕێت لەبین دوو تاکە جاری وایە لەبین دوو خێزانێکە اینجا لەبینی دوو بنەماڵە و دوو عەشرەتە جاری وایە سەرێکیشێ بۆ گەورەتر یعنی دوو لایەن دوو وڵات جاری وایە بە شەڕ دێن خوێنێکی زۆر ئەڕژێ هەر بەهۆی قسەیەنان قسەبردنەوە بووە ئەگەر وردی بکەیتەوە ڕەنگە هیچ لایەکیان مەبەستیان شەڕ نەبێ بەڵام کە دوایی کە کار لە کات ترازاوە و کەوتنتە شەڕەوە و خوێنێکی زۆر ڕژاوە و ماڵێکی زۆری سەرف کراوە ئەمە بەڕاستی ئاسەواری خراپی هەیە لەناو کۆمەڵگا وەکو عەرزم کردن ئەمە دیاردەیەکی کوشندەی لەبیرکراوە پێویستە زانایان و بانخوازان زۆر بەجددی قسە لەسەر ئەمە بکەن چونکە کۆمەڵگا ئەگەر خێزانێک هەڵەوەشە کۆمەڵگاش هەڵەوەشێ کۆمەڵگای تەندروست بەچی بەرەمێنێ بەهۆی خێزانەکانەوەیە هەر کاتێک خێزانەکان خێزانێکی تەندروست بوون ژیانێکی ئاسایی باشیان هەبوو کێشە و مەشاکیلیان نەبوو ئەو دەردە کوشندانیان تیان نەما ئەو کاتە کۆمەڵگاش دەبێتە کۆمەڵگایەکی تەندروست و چاک مامۆستا ئەم مرۆڤەی کە خاوەنی ئەم خەسڵەتی دوو زمانی و قسەهێنان و بردنەیە وا دابنین کە چارەسەر ناکرێت بووە بە خوێکتیایە یان سیفەتێکە لی نابێتەوە بەڵام ئەو دوو مرۆڤەی کە لە نێوانیانە قسە ئەهێنرێتوە بدێ چۆن خۆیان بپارێزن بگەنە قەناعەتێکە بۆ منە هیچ قسەهێنان و بردنێک لە نێوانیانەوەیان لێ ناکا کە شیرازەیان بپچڕێ و نێوانیان تێک بچێ ئەم دوو مرۆڤە چۆن خۆیان لەم کردەوە ناشرینە بپارێزن یەکەم شتێک وەکو عەرزم کردی جاری وایە و ئینسانە دەرەکەوێ چونکە ئێستا لەوەجە تەشەنی کرد بە زۆر بنەگەنا ئەوسا کەم بوون ئەم کەسانە کاتێک کە دەرکەوت ئەم کەسە کەسێکی نەمامە قسەهێنەر و قسە با و قسە هێنێ کێشە و مشکلی دروستەکە ئەو کاتە ئەبێتەوە یەکەم بە ئاەتەکانی قورئان بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئەوانەی کە هەڕەشە ئامێزن نمونەی بۆ بێنینتەوە بۆ نمونە پێی بڵێ کاکە خێزانی پێغەمبەر لووت کە ئیشوکاری بەس ئەوە قسەی هێنا و قسەیە برد فەوزا و کێشەیەکی لەناو ئەو کۆمەڵگا و مجتەمەعی ئەو کاتە نابوویەوە خێزانی پێغەمبەریش بوو بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە خاڵێکی تر ئەبێ بەڕاستی پێ بوترێ ئەمە بەهۆی نەمیمەوە بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە سزای تەواوی خەڵکی ژەدرێ کە من نمونەیەکم لای سەعرستانەکەم لەسەرەوە کە یەکێک لە عولەمایانە گێڕێتەوە فەرمێن بەنی ئیسرائیل تووشی قات و قڕی و بێبارانیەکی زۆر بوون موسا عەلەیهی سەلام
زۆر پاڕایەوە لە خوای پەروەردگار خوای پەروەردگار بارانەوە ببارێنە ئەوانەش کە لەگەڵ یابوون خوای سبحانەه وتعالى بارانی لەباران وحی کرد بە وحی بە ئیلهام بە ئاگاداری کردەوە موسا عەلەیهی سلام ئاگادار کردەوە فەرمووی یا موسا کەسێکتان تایە نەمامە و بەردەوامیشە لەسەر ئەو نەمیمە و قسەی هێنێ و قسە بە موسا فەرمووی کێ ئەو کەسە پێمان بڵێ بەوەی دەریکەن لە ناومانە ئەو مادەم بۆتە هۆکاری نەبارینی باران بۆ تەواوی و خەڵکە دووری خێنەوە خوای پەروەردگار فەرمووی من نەهیم لێکردن کە نەمیمە نەکەن کە قسە نێن و قسە نەبن تۆ ئەتەوێ من خۆم ببم بە نەمام خوای پەروەردگار فەرمی بۆ موسا بۆیە فەرمووی پێیان بڵێ بانگەوازیان کە پێیان بڵێ هەمویان پێکەوە تەوبە بکەن بگەڕێنەوە بۆ لای خوا باشترین ڕێگاچارە بۆ تەوبەکردنە فەرمێ فتوبوا جميعا فسقوا خوای پەروەردگارە فەرمێ پێغەمبەر موسا فەرمێ هەمووی پێکەوە تەوبەیان کرد خوای سبحانه وتعالى باران بۆ باران ئەمە بەستم ئەوەیە ئەو کەسەی کە قسە ئەهێنێت و قسەبە ئەمە باواز لە من بێنین ئەم کەسە لە نێوان بۆ من و جەناب تا قسە دەهێنێ من و تۆ چۆن خۆمان بپارێزین ئەگە بۆ نەهاتە لای تۆ گوتی ڕاز شتێکی وای و تۆ لای منێ ژوتی مامۆستا ولیا شتێکی وای تۆ چۆن ئێمە بگەینە ئاستێک کە باوەڕ بەم قسەیە نەکەین وەکو چۆن خوای گەورە فەرمێ إن جاءكم فاسق بنبأ یعنی ئەگەر فاسقێک قسەیەکی وای بۆ هێنان یا دوو زمانێ لە نێوان من و تۆیا کردی ئێمە چۆن خۆمان بپارێزین یعنی لە شەڕی ئەم وەکوڵێ لە شەڕی شەڕانگێز چۆن خۆمان بپارێزین و نەکەین ئەژێر کاریگەری قسە و هەڵبەستنەکانی پیاوێکات بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت هات باسی پیاوێکی تر کرد بەڵێ ئەویش فەرمووی لە دووشت بەدەر نییە ئەگەر تۆ درۆ بکەی ئەوە کەویتە ضمنی ئەو ئایەتەوە کە خوا فەرمێ یا ئەیها الذین آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەوە ئەبێ من تبیان کەم لەوە من نازانم تۆ ڕاستەکە یان نا ئەبێ تبیان کەم و بچمە بنج و بناوان و بناغی ئەو شتەوە بێ وردی کەمەوە ئەگەر ڕاستیشکەی ئەڕۆیتە ئەو ئاەتەوە کە خوای گەورە فەرمێ هەمازٍ مەشاء بنەمیم مناع للخير معتد ئەثیم ئەفەرمێ تۆ ئەچیتە ضمنی ئەو ئاەتانەوە کە خوای گەورە باسی ئەوانە کە قسەیەن و قسابن و صفاتێکی ناشرینە ئەو کاتە من ئێستا بمەوێت لێت خۆش بم یا لێت خۆش نەبم ئەویش فەرمووی ڕوویکرد عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمووی داوار لێکم لێم ببوورە و ئیتر جارێک تریش ئەمە دووبارە ناکەمەوە لە ناو کۆمەڵگا ئەگەر من یا تۆ یان هەر کەسێک زانیمان کەسێک ئەوە صفاتێتی بەردەوام خوی پێوەگرتووە قسە هێنێ و قسە ئەبا وەکو چۆن یەکێک لە عولەماکانە فەرمێ ئەگەر قسەی ئیمامی حەسەنە والله ئەعلەمە فەرمێ هەر کەسێک قسەی تۆ هێنا بۆ من هێمنی ژێنێ بۆ تۆ ئیتر لەوە چێ زیادی شکات و کەمیشی کاتەوە پێغەمبەری خوا فەرمێ كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بس بۆ کەسێک کە پێی بوترێ درۆزن هەر ئەوەندە کە ئەوەی کلایەتی بیگێڕێتەوە چجاوی لێ زیادکە یان لێ کەم کاتەوە بۆیە بەڕاستی ئەبێ قسەکانی بەڕاست داننرێن گوێی بۆ نەگیرێ و بێمبالاتی تەماشا بکرێ و حتا هەوڵ تێکەڵی نەکرێ با کەسی نزیکیش بێ بۆی بەخۆیان بچێتەوە تێکەڵی نەکرێ ئەمە یەکێک لە هۆکارەکانە و ئامۆژگاریش بکرێ بەردەوام و لە سزاشی بتەرسێنرێ و پێی بوترێ کە ئەمەی تۆ ئەیکەی تەناخۆتی پێ سزا نادرێ خەڵکیش پێ سزا درێ و کۆمەڵێکردن ئەوەی ئێمە وەکڵێ ئەزمونمان کردووە هەستەکەین لە نێو خوشکانە ئەم کردەوەیە تۆزێ زیاترە بۆمون لە نێوان بووک و خەسووە بووک لە نێوان بوونە دایک و کوڕەکایە لە نێوان خۆی و هەوێکانیە ئەم کردەوەی بۆچی لە نێو ژنانە زیاتر ئاهی ئەوەی ئەمان زیاتر زۆرتر بەیەکەون لە ماڵەوە و لە کۆڵان و یا هۆکارەکەی چییە؟ من پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە کە باش لە دینی خۆ حاڵی نەبووین و شارەزان نبووین یعنی بیر لەوە ناکەینەوە کە بەس زۆر جار ئافرەتێکی زۆر موسڵمان لەوە چ ئەمەی زۆرتر تیابێت لە پیاوێکی ناملتەزیم بەتەئکید عەبدوڵای کوڕی مەسعود قەولێکی جوان هەیە فەرمێ إن المؤمن يرى ذنوبه كأصل الجبل يخاف أن يقع عليه إنساني مسلمان إيمان دار أو كنا بتشوكاني كتو أنجام يدي كمل قصير لا فلان كسك باسي تو كم رنا بلا خوم وبشوك به والله لا إخوة جورية كوا شريعة الإسلام بحرام دانا وقد غير كدو وإنسان بيخوي بفارده أفرمي إنساني مسلمان وحساب بۆ کردەوەی خۆیەکە کردەوەکە هەرچەند چوو بێ وا ئەدانێکە ئەمەوەکو شاخێک وایە و ئەمیژەتە فێ بڕوخێ بەسەریا بەڵام کەسی فاجر و تاوانبار إن الفاجر يرى ذنوبه كالذباب يقع على أنفه ئەفەرمێ کەسی گوناهبار و تاوانبار و فاجریش وا تەماشای گوناهەکەیەکە هەروەکەوەی کە مێشە بێ بلوتیەوە بنیشێتەوە و چەند ساتێک لەوێ و ئەڕوا ئەو حسابی بۆکە جا ئێمە وەکو مسلمان ئەبێ بەڕاستی حساب بۆ هەموو تاوانێک بکەین إمام بخاري رحمة الله عليه
معلومی جنابتانەکە 16 ساڵی ڕەبق هەر شار و شار و وڵات و وڵات گەڕاوە بۆ کۆکردنەوەی فەرمایشتە ڕاست و دروستەکانی پێغەمبەری خوا لە یەکێک لەو جارانە ئەڕوا بۆ لای پیاوێک بۆی حەدیثێکی پێغەمبەری خوای لێ وەرگرێ کاتێک کە ڕۆژ بۆ لای بینی ئەسپەکەی لە دەستی ڕای کردووە ویستی ئەسپەکەی بگرێتەوە دەستی بۆ ڕاگرتە بوو ئیمامی بوخاری سەری سوڕما بوو پیاوێکی عالمێکی ئەوەنە گەورە من هاتم حەدیثی لێ وەرگرم ئەویش دەستی ڕاگرتەوە بۆ گرتنەوەی ئەسپەکەی گرتەوە فەرمووی ئیمامی بوخاری ئەوە دەستی هیچی تیا بوو وتی نە هەر بۆی بیخڵافێنم بۆی مەشغوڵی کەم تا بیگرمەوە فەرمووی من هاتم بۆی فەرمایشتی پێغەمبەری خوا لە تۆ وەرگرم لا أخذ الحديث من كذب على البهائم حديث لە کەسێ وەرناگرم درۆ لەگەڵ وڵاقی خۆیان بکە ئەمە حسابکردنە بۆ شت تەماشاکە ئیمامی بوخاری چەند ڕێگای بڕیوە بەڵام ئەو حەدیثە وەرناگرێت لەبەرەوە ئەبینێ بە عەمەلی درۆ لەگەڵ وڵاقیەکە ئێمە ئەبێ حساب بۆ هەموو کردەوەکان بکەین بۆ هەموو شتە بچووکەکان خوای پەروەردگار لەسەر زمانی لقمان سلامی خوای لێبێ یان ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ يا بني إنها إن تكن مثقال حبة من خردل فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير أفرمي كل رخوة بيستكم أو كردوي كتو حسابي بوناك أو كردوي كزور بتشوفك صخرة لزمان عربية بو بردة وتري بردة كصافو هيك كنو هنا كتيانيا أفرمي أجر أم قلنا هلنا أو برد صافا به صخرة أو في السماوات لنا قولاي فراواني أسمان كان به أو في الأرض لقولاي زويا به يأتي بها الله أخوي فرزقال للرجل قيامتها هنا إن الله لطيف خبير وأخوي دورا أقد عليها مشتكى ودو درشتي كذا وكان بويا علماء لتفسير أما آياته والله أعلم إمام القرطبي أفرمي أقل للشويكي باراناوي بايزا شويكي زور تاريخا ميروليك بس البرديكا بروا أخوي فرزقال أقاي لجولي أو ميرولي أروا بۆیە ئینسانی مسلمانە بێ ئەگەداری خۆی بێ ئاگای لە زمانی بێ بزانێت چۆنی بەکارێنێ ئیمامی علی ڕەحمەتی خوا لێ بێ قەولێکی جوانی فەرمێ ما ندمت على السكوت مرة ولكن ندمت على الكلام مرارا ئەفەرمێ هیچ کاتێک نەموتوە خۆزگە لە فڵان شوێن ئەو قسەیەم بێدەنگ بووم خۆزگە بێدەنگ نەبوومایە بەڵام ئەفەرمێ سەدان جار وتومە خۆزگە ئەو قسەیەم نەکردایە کە پیاوێکی ئاوا و ئیمامی علی عەشەرە مبەشەرەیە عالمێکی گەورەیە خۆی ئەفەرمێ ما من آية من آيات الله إلا وأنا أعلم من ليل أو نهار أفرمي من أزانم همو آياتكاني قرآن بشو دابزيون بروش دابزيون كبوشي دام بستيق دابزيون أو همو علمشي هي لقلوا شا أفرمي براسي هندر جار وتوما خوزقل فلان شوين بيدن ما يقسم نكبتاعي بله ما مسألة استايا هەر لە نێوان دوو تاکەوەتانێ و خێزانێک و کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی تووشی قەیرانێک بووین تووشی شپرزەی و قسەهێنان و قسەبردنێکی زۆر بووینەتەوە هەر حیزبەی دژی یەکێک وەربنە ماڵە و تەنانەت پەرلەمانتار و وەزیر دژی یەکتر قسەکەن بزانین هۆکاری ئەمە چییە ئایا ئەمە تا چه ڕادەیەک پەیوەندی بە قسەهێنان و بردننی نێوان سیاسی و حیزب و پەرلەمانتار و خێزان و بنەماڵەکانەوە هەیە خۆی ئەوەش بەڕاستی ئەگەر ئێمە وردی کەینەوە چ پەرلەمانتار بێت چ وەزیر بێت چ هەر کەسێک لە هەر ئاستێکا هەیە هەر قسێکەیکا بینی خۆی خوا ڕاست بێڵێ ئەیدەخۆ ئینسان وکۆڵێ پەتی درۆ کورتە زوو کەشفە بێ و کۆتایی بێدێ بۆیە ئینسان بە تایبەت مسلمان حەقم بەسەر خەڵکی ترەوە نییە خەڵکی ئەلمانی خەڵکی تر بیرکردنەوەی جیاوازە ئەوێ بۆ سیاسەتی خۆی بۆ پێشخستنی مەبادئ و بەرنامەکەی خۆی چی ئەکا و چۆنەکە لە جیاوازە بەس مسلمان ئەبێ بە هەموو شێوەیەک هەموو هەوڵ و کۆشتێکی ئەوە بێ لە هەموو تەمەنی هەوڵدا لە پێناوی مەبداغی خۆیان درۆ نەکا خلافێک شتێک نەڵێک خلاف بێت چونکە بەڕاستی ئینسان وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئینسانی مسلمان و ئیماندار بەهۆی ڕاستگۆییەوە وای لێ دێ وردە وردە لای خوای پەروەردگار ناو بەڕاستگۆ دەرەکا و بە پێچەوانەکەشیەوە کەسێک کە درۆزن بێ و قسەیەکی پێچەوانی ڕاستی بکە ناوی بە درۆزن دەرەکرێت جا من لە پێناوی ئەوەی کە حیزبەکەم پێشکەوێ پەرلەمان مەسەلەن بە جۆرێ بێ شتێک بڵێم کە خلافی ڕاستی بێ ئەمە بەڕاستی ئینسان بۆ خۆی و قیامەتی خۆی بێ زۆر وریا بێ وەکو عازم کرد دەیەوێت خەڵکی مسلمان لەگەڵ خەڵکی ترا جیاواز بێت لەو بابەتە مامۆستا زۆر جار بۆ نمونە هەر بۆ تێکدانی شیرازەی کۆمەڵگە گۆڤارێک بێ یا تەلەڤیزیۆن یا ڕادیۆیەک دەڵێ بۆ منە لە سەرچاوەیەکی نادیارەوە پێمان گوتراوە کە بۆ نێوان دوو حیزب ئاوایە یا بۆ منە شیرازەیەک یام ئاژاوەیەک ئەخاتە نێوان دوو حیزب دوو بنەماڵە یا دوو کەسایەتی ئەمە چه جۆرێکی دوو زمانیە کە بۆ منە کەسی سێم یا کەسی قسەکار دیار نەبێت بەڵام دوو تەرەفەکە دیار بن ئایا ئەمە ژەرەچێتە نێو دوو زمانیەوە یانە
ئەوە ژەر خراپە چ کەناڵێکی میدیایی بێ چ گۆڤارێک بێ چ کتێبێک بێ چ قسەکردنی بێ پێمەنی چ من تۆ لێرە قسەکەین ئەگەر باسێکی خەڵک بکەینەوە خۆمان نەهی لەسەرەوەکەین کاڵێن نابێ خەڵک قسەیەنە و قسە بە بۆیە بەڕاستی بێ ئینسانی مسلمان هەمیشە هۆکار بێ بۆ ئەوەی ئەم دەردەپشندەیە کۆتایی پێبێنێ حتا ئەگەر لە ڕۆژنامەیەکە لە شوێنێکە ئێسمە بەداخەوە لە ناو مجتەمع و کۆمەڵگای خۆمانە مانیەکمانەی پێوترێن مانیە نیسان ئێتر لەو مانگا خەڵک زۆر تەبیعیە بەلایەوە درۆکردن درۆی شاختار لەگەڵ یەکترا کە ئەمە حساب بۆ نەکردنە بۆیە بەڕاستی گرنگە وەکو لە سەرەتاوتم توێژەرە کۆمەڵایەتیەکان توێژەرە دەرونیەکان بەتایبەت لە سەرەتای قوتابخانە لە تەمەنی گەنجێتی و مڕاهقیە ئەم شتانە دروستە بن لە قسەهێنان بۆ مامۆستا لە مامۆستا بۆ تەلەبە لە تەلەبە لەبێن یەکە وردە ئەمە تەشەنایەکە لەناو خێزانەکانیشا بە هەمان شێوە ئەبێ بەری پێ بگیرێ و ئەو توێژەرە کۆمەڵاتیانە کە ئیشیان ئەوەیە لە قوتابخانەکانە چ لە جامیعەکانە چ لە قوتابخانە سەرەتاییەکانە ئیشیانەوەی کە ئەبێ بەر بەم دەردەپشندەیە بگرن هەوڵ بدەن چارەسەری بدۆزنەوە. بەڵێ مامۆستا نمونەی زیندوو و کاریگەر لەسەر ئەوەی کە کۆمەڵگە بەدەست ئەم دەردەوە بناڵێنێ لای جەنابتان چ نمونەیەک زۆر بۆ کۆڵێ ئێمە باسی بکەین. من نمونەیەکم لایە کە یەک دوو نمونەم عرض کردن ئەوەی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەوەی موسا عەلەیهی السەلام کە بەهۆی باران نەئەباری هۆکارەکەشی چی بوو یەکێک تر لەو نمونانە کە بۆیە باسی یەکەم لە سێ کتێبە لە یەحیا عولوومالدین ئیمامی غەزالیە لە موسوعة الأخلاق الإسلامية لموسوعة الأخلاق والزهد والرقائق لهر كتابك بينيوما بوي قناعتهم ويا أما أصلك هي بوي لسي كتابات مالك حتى ما الكتابة كانت شعر هي أيش أويا جرنوا حماد بن سلمة رحمة الله عليه شكل لما يان والله أعلم لا تابعين يعني تابعين أفرمي بياك عبدك يهبو هنا بيفروشه عبدك يهبو بيفروشه كاتك أويك مشتري بو هاتو بيكره فروش يا ركوتي بمشتريك ما فيه عيب إلا النميمة أم عبدي من هج عيب نقصاني كنية تنهى وأنا بقصيني وقصابة دوزمانة قال رضيت ويجوتي دوم قبولنا وهجني وتشيك كري فاشتراه فمكث الغلام أياما كريو فتريك جان بردوام بدا مال أوانا دواي فتريك ثم قال لزوجتي مولاه روشت ولا خزاني سيدك قولك خوي ويك كريبي بلى روشت ولاي وتي إن سيدي لا يحبك براسي أم قوري منا أم مرديتو توي خوش ناوي وهو يريد أن يتسري عليك أفتريدين أن يعطف عليك أي بيه بسرتو هذا دريجيبك وآيا بيت خوشة كمن وايلي بكم عطف وصوز وبزي ومهرباني وخوشة يسيبوتوها به قالت نعم أبيشوتي بلي قال لا خذ الموسى كابرا بيوت أوي بندك خريجي نمامية وخريجي قسينان وقصبرنا برو موسيق بينا يعني شقوي تيج بينا دو طل الريشين بو بينا بو أوي بدو شوازاتوا يعني سحلي لك راو سحلك يبوشل كموا يعني سحلي لك كم بوي كتوي خوش بيه أبي جالي شون بين موتي كاتك أم مديتو أخوي برو أو كاتب برو بينا الله باشا بزانا الروش بهمان شو بو لاي مردكي روي كده مردكي وتي براسي ام خزانيتو خوشويشتي تري هي وتوشو خوش ناوي وبتمايا باش تخوجي شو قبل وتو تقوي لك خود برا اميش وتي تشونتوني وتي بيم وتو خوي اغاداره بتمايا كاتكتو اخوي الو كاتانا بيت بتخوجي فتناوم لها فجاء المرأة خوي كرب خوتو والكو شوان شون خوت بلا ام جالا وكو شون الله نخوتو خوي بخوتو كردوا الله يبيني آفرتك بس سري وساو تشقوي تيجي بيه فظن أنها تريد قتله قماني بركة أمها تبي كوشة بويا فقام إليها فقتلها هستايو جنبي خوي كوشت فجاء أهل المرأة فقتل الزوج خزم كسي جنك شاتن بياو كشان كوشت ورفع القتال بين القبيلتين شر لنيوان دوبنا مالا دروس بو لأنجامي قسية كوا أقل قرار به حرام بقسين أن قصبل لنيوان دو كسا بإجماع علماء كبحرمين داناوا أو براتي لبين دو ملكة دو باتشا دو رؤساء دو دولتا دو ولات دورا دو حزبة أما أو تلك حرامة وبيوسا إنسان به خويلب ما مثلا إما شون شهر سري أم كرده وناشرين نبكين يام بون منا إما شون روبروي ببينا وك لكم مرجع خمانا بن بري بكين أول كتاب كان إشارة بيكرا ووارد وهاتوا أوي كمن برشاوم كوتوا أبي
زۆر طبيعي بێ بانگ بکرێ و محاسب ینی بەجۆرە لە جۆرەکان ئامۆژگاری بکرێ بترسێنرێ بە ئاەتەکانی قورآن بە سزاکەی سزای نەمیم چییە؟ ئایا پێت خۆشە بەهۆی قسەێنان و قسەبردنێکەوە تۆ بەردەوام عەزابی قەبرە چێژی بە پێی فەرمایشتی پێغەمبەری خوا ئەی لە قیامەتە ئەوە تا پێغەمبەری خوا فەرمێ ئەهلی دۆزەخ ئەوانن کە الأجوفان يعني الفم والفرج كاتك بيغمبري خوا فرمي پێتان خۆشە من بزانم خراپترین ئومەتی من کێیە وتیان بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی الأجوفان يعني الفم والفرج زمان لەگەڵ داوێن ئەم دوو شتە ئینسان بەرەو هەڵدێر بەرەو تاوان بەرەو خراپە بەرەو ئەوە با کە لە قیامەتە سزاکەشی ئەوەی کە لەناو دۆزەخای خوا بمان پارێزێ بۆیە علاجی ئەوەیە تەنها بترسێن لە بایەتەکانی قورئان قسەکانی بەڕازدان نەمرێ نەسیحەت بکرێ بەردەوام مامەسا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە وەکو بۆمونە جاران لە کۆمەڵگەیەکایە لە لادەیەکە یامت فلانە کەس چاوپیسە یان فلانە کەس بۆنمونە کردەوەیەکی ناشنیە بەڵام لە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە ئەم کەسانە زۆر بوون ینی بۆ کۆڵی لە پەنجەی دەست زیاد بوون و ناژمێردێن ئێمە چۆن چارەسەرێک بۆ خودی کردەوەکە نەک ینی کەسەکە بێنین لە بەرامبەرمان چۆن ئەم زانیاریە ئەم هۆشیاریە لای جەماوەر دروستکەین کە بۆ نمونە ئەگەر شتێکی وان ڕوویدا بە حکمت و بە زانایی و بە هۆشیاری ڕوبەڕووی ببنەوە لە ڕاستیە زانایانی ئاینی بە تایبەت خەتیبەکان ئەکرێ مەسەرن چۆن ئەوسا فترێک هەفتەی تون و تژی دژی ژنان و نازانم هەفتەی تون دژی دژی چی پیاوان و ئەوانە هەیە ئەکرێ ئەمەش ببێتە مادەم بۆتە دیاردە خۆی غیبەتی هیچی لەو کەمتر نییە خۆ درۆ بۆتانێکیان لەو کەمتر نییە وەکو عەرزم کردی ئەوەستە بێنێ مانی چواری ژێتە پێشەوە بە هاشکرا خەڵک درۆ لەگەڵ یەکتراکە زۆر تەبیعی لە کۆتاییاڵێکا کە ئەوە درۆی نیسانە کە ئەمە لە شەرعا ڕێگەی پێ نەدراوە بە هیچ شێوەیەک بۆیە قەناعەتم وایە داعیەکان بانخوازەکان و مامۆستایانی ئاینی ئەبێ بە جددی بێنە مەیدان قسە لەسەر ئەمە بکەن و ئەمە خەمێکی گەورەی ئەم میلەتەیە و چونکە بەهۆیەوە شیرازی خێزانەکانە بچڕێت کۆمەڵایەتی وردە لاوازە بێ دژمنایەتی و ڕقەبەلایەتی و حەسەد و بغض و قین لەناو خەڵکا دروسە بێ بۆیە من پێم وایە ئەبێ مامۆستایانی ئاینی دەستێکی باڵایان هەبێ و پێشتریش هەیان بووە بەڵام بە گەرم و گۆرتر باشتر بێنە مەیدان قسە لەسەرەوە بکرد کە ڕوبەڕووی ئەم دەردەکوشندە ببنەوە مامۆستا من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە کۆتا پەیام و قسەی جەنابتان لەسەر ئەم قسە هێنان و قسە بردن و نەمیمەیە چییە؟ وەڵاو هیوادارم ئێمە هەموو لایەکمان هۆکار بین بۆ ئەوەی کە ئەم دەردەکوشندەیە بنبەر بکرێن لە ناو مجتەمع و کۆمەڵگادا نەمێنێ ئەوەندەی کە پێمان نەکرێ وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا فەرمێ من ڕا منکم منکەرا فەلیغەیڕه بیەدیه ئەگەر ئینسان بەدەست توانی منکەرێک خراپەیەک تاوانێک لاب بە ئەگەر نەیتوانی مەسەلەن بە زمان بەینی خۆی خوا بێ بەدڵ پێی ناخۆش بێ بۆیە ئەمەش دەردێکی کوشندەیە و خراپە لە ناو مجتەمع و کۆمەڵگادا پێویستە بەڕاستی بە هەموو لایەکمانەوە ئەوەندەی کە قسەمانە ڕاوەندی کە حتا ئێوە لەم کەناڵە فەزاییەوە ئەکرێ مەسەلەن فترەیەک بەرنامەکان تایبەتکەن بەوەوە ئەم گونا و هەڵە و تاوانانە لە ناو مجتەمع و کۆمەڵگا پەرە نەچێنێ مامۆستایان زۆر سپاسی بەڕێز دەکەین زۆر سپاس بۆ ئێوە خۆش بێ بۆم دەرفەتە بینەرانی بەڕێز بەم شێوەژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ